هەر لەسەر توانەکانی ژنان و لەسەر ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ ئەوەی کە ژنان توانەکانی خۆیان تیا دەرخان هەڤاڵ مام جەلال پێشەنگ بووە لەسەر ئەم بابەتەش ڕابۆچوونی کۆمەڵێک لە ژنانمان وەرگرتۆ پێکەوە بینەری ئەم ڕاپرسیار بین و دواتر درێژە بە پرۆگرامەکەمانەیە. مام جەلال ڕەوشنبیرێکی مەزن، پێشمەرگەیەکی کۆڵنەدەر، سیاسیەکی گەورە، دیپلۆماتکارێکی زانا و بەتوانە، نووسەر و ڕەوشنبیر و ئەدیب، ڕۆژنامەنووس. بەڕاستی مام جەلال لە بەرنامەیەکی وایە یان بە چەند پەرەگراف و تەنانە کتێبێکیش ناتوانین حەقی خۆی بینێ و باسی بکەین. مام جەلال وەک ڕەوشنبیرێکی مەزن، وەک سیاسیەکی گەورە، خوێندنەوەیەکی زۆر باشی بۆ بیری سۆشیالیستی و دیموکراتی هەبوو و بۆ گەشەکردنی کۆمەلگا و بەرەو پێشچوونی کۆمەلگا هەبوو. لەو سۆنگەیەوانێ داکۆکیکارێکی سەرسەختی مافەکانی ژنان بوو، نەک بە تەنها مافەکانی ژنان، چین و کێشەکانی تریش. و هەمیشە هەوڵی ئەیە ئەیزانی چیەکە بۆ ئەوەی کۆمەلگا گەشە بکات و بکرێتەوانێ. لە هەموو هەنگاوەکانی ژنانە، لە هەموو خەباتی ژنانە پاڵپشتێکی گەورەمان بوو. پاڵپشتێکی گەورەمان بوو بۆ هەموو ئەو پرۆژانێکی ئێمە لە پێنیاوە خەباتمانە کرد. بە تایبەتی لە گۆڕین و هەموارکردنی یاساکانی باریکەسێتیدا، چ لە یاسا دەرکردنی هەردوو یاسای ژمارە 62 و 59 لە بواری یاسای باریکەسێتیدا و یاسای پاراستنی خێزان تند و تیژی خێزانیش. یەکێک لەو مەسەلەن بوارانی کە مام جەلال خزمەتی پێکرۆی کە دەرکەوتنی قەڵەمی ژن و دەرکەوتنی توانا و ئیرادە و تاقەکانی ژن و مام جەلال زۆر بەباشی دەیتوانی ئەو ژنانە ببینێ کە چەند چالاک ئیش ئەکەن لە ناو ئۆرگانەکانە و لە دەرەوەی ئۆرگانەکانیش. بۆ مام جەلال کێشە نەبوو ئەگەر ژنێک یەکێتیش نەبێ، ئەگەر ژنێک سەر بە حیزبەکەش نەبێ، ئەو بۆی گرنگ بوو کە قەڵەمی ژن کە وتەی ژن کە چالاکیەکانی ژنان ببینێ و بە دلیل کە چەنەها ژنمان هەیە ئێستا لە ناو ئۆرگانەکانە ئیژەکەن یەکێتیش نەبوون، بەڵام مام جەلال بە ڕێزەوە تەعاملی لەگەڵ کردن و چالاکی و تواناکانی بینیوە. لە تەواوی بوارەکانە مام جەلال خزمەتی گرنگی بە ژن کردووە، بۆ نمونە لە بواری یاساییە کە لە داڕشتنەوەی مادە یاساییەکانە لەوەی کە بەرەنگاربوونەوەی تند و تیژی بە یاسا چەسپاندی کە هیچ کەس بۆی نییە تند و تیژی بەرامبەر بە ژن بکە و ئەمەی کرد بە بڕگەیەکی یاسایی وە کاری لەسەرکرا و ئێستا لە ناو دادگاکانە ئیشی پێدەکرێت. ڕۆڵی لە هەنانی ژنانە لە پشگیریکردنی ژنان بۆ بەدەستهێنانی مافەکانی هەمیشە زیندووە و هەمیشە جێپەنجە و ئاکارەکانی دیار بۆ هەمیشە بەرز نرخێنراوە لە هەموو کایەکانە. کاریزمای بەڕێز مام جەلال نەیارەکانمان پێژیارەکانمان توانیوانە دەستنیشانیان کردووە و قسەیان لەسەر کردووە، نەیان توانیوە خۆیانی لێ بەدوور بگرن. کاریزمایەکی ئەو نەگرنگ بووە و بەڕاستی وەکو مەسەلەی ژنانیش هەم لە هەموو کایەکانە لە هەموو کاتێکە پاڵپشتمان بووە و پشگیریمان بووە، پشگیری کردوین بەڕێز مام جەلال. یەکێ لەو شتانی کە من هەمیشە لە یادما یەکەم جارم بوو کە وەکو کادرێکی یەکێتی ژنان چوینە خزمەتی مام لە قەلاچۆلان، بیرمە کە چۆن هانی ئەداین، کە چۆن ئەویست پشگیریمان بکە و ئێمە زیاتر سوور بین لەسەر خەباتی ژنانی خۆمان. باسی سەرگوزیشتێکی خۆی بۆ گێڕاینەوە وتی من کاتی خۆی لە دۆڵی جافایەتی بووم لە منتیقەی سەرەوە، وتی لە ماڵێکا بووم کوڕێکیان هەبوو زۆر بزێ و بووناوی غەریب بوو، غەریب هەموو کاتێ دەنگەدەنگە کرد من ئەم خوێندەوە ئەم نووسی کارم زۆر بوو
وتی زۆر جار پێم وەمە بێدانیشی ئەو جوانی تۆ هی منە زۆر جار پێمەوت ئەگەر عجولی بکەی ئەگەر ئاوا بکەی من گوێکانە لێوەرەکردمەوانێ وتی زۆر ئەمە تیکرارە بوانە وتی ڕۆژێک هاو لێ تۆڕم پێم گوتم ئەگەر ئاوا بکەیت و دەمە دەمکەیت و ئەو نەعجولی بکەی من گوێکانی خۆمە بەمەوانێ وتی مامە گیان گوێکانی خۆ بەرەوانێ و ئەوە نامەوێت گوێکانی خۆ بەرەو بۆ خۆ وتی ئەبێ وەکو گوێکەی غەریب ئێوە کۆمەدەر بن یعنی ئەبێ ئێوە هاوارکەن مناڵ شیرەکەی تا نەیەیتێ تا نەگری ئێوە دایکن چەند ماڵی خۆتان خۆشەوە شیری نایەنێ ئێوە ئەبێ کەواتە دایمە هەمیشە سوور بن لەسەر خەباتی خۆتان و خەبات حەق ماف نادرێ ئەسێنرێت دیارە بەداخەوە ئەمڕۆ یادی ژیان ئاوایی مرۆڤێکی گەورەی کووردە نەکتەنیا باشووری کوردستان مرۆڤێکی نەتەوەیی کورد مرۆڤێک کە توانی کورد بە هەموو جیهان بناسێ کە جوانترین کارێکە مام جەلال و بۆ یەکەم جار لە مێژووی نەتەوەی کووردا کردوێتی ئەوەیە کە بە زمانی کوردی لە کۆمەڵی نێودەوڵەتی وتاریدا کە ئەمە دیارە خۆ بۆ خۆی مێژوویەکە خوڵقاندنی مێژوویەکە نەکوە تەنیا بۆ کوردی ئەم پارچەیە یا تەنیا بۆ یەکێتی یا بۆ ئەوان بەڵکو بۆ هەموو نەتەوەی کورد بۆ هەموو جیهانیش چونکە یەکەم جار بوو کە کەسێک بە زمانی کوردی لە کۆمەلگای نێودەوڵەتی وتار بدە دواتر هەموو ئەو چاکسازیانەی کە کراوە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ تاریخ ڕەنگە لە تاریخی نێی ئەم گەلی کووردا ئەو جۆرە چاکسازیە ئەو جۆرە کارانەی کە هەواڵ مام جەلال کردوێتی زۆر زۆر کەموێنەیە و هەرگیز دووبارش نابێتەوە ئەگەر بینە سەر بواری ڕاگەیاندن بواری هەموو مەسلەکان هەموو ئەزانین کە چەند هاوکار بووە بۆ پێشخستنی ڕاگەیاندن بۆ پێشخستنی هەموو ئازادی ڕادەربڕین کە بەڕاستی ئەو دیموکراسی و ئەو ئازادی ڕادەربڕینەی کە ئەو لە ناخی خۆیان بڕوای بوو کە لە ناخی خۆیان بڕوای بوو کە ئەوێ ئینسان ئازاد بێ لە ڕادەربڕینە بۆیە هەمیشە ئەیوت کە هەموو میدیایەک هەموو ڕاگەیاندنێک گرنگە زۆر زۆر ئازاد بێت. تەندروستیا کردنەوەی سنتەری سۆز یا خۆ سۆزی دەرونی بۆ ژنان ئەمە خزمەتێکی زۆر زۆر گەورەی کرد لە بواری کۆمەڵایەتیە کردنەوەی لانەی ئارام وە پشگیریکردنی ئەو ژنانی کە بەڕاستی توندوتی ژیان لەسرە لە تەواوی ناوچەکانی کوردستان و دەرەوەی کوردستان و پارچەکانی تری کوردستانە ژنان داهاتن لەنێو لانەی ئارام داڵدە دەدران و خزمەت دەکران کێشەکانیان بۆ چارەسەر دەکرا و دەنێرانەوە شوێنی خۆیان بە ئارامی و بێ ئەوەی کە کێشەیەک دروست بێ و ئەگەر بشزانرا کێشەیەک دروست ئەبێیان بە دوایە کێشەیەکێت ڕاستەوخۆ تیمێکیان لیژنەیەک بەدواداچوونی بۆ کێشەی ئەو ژنانە دەکرد کە لە ناولانی ئارامەوە دەچوونەوە نێو ماڵەکانیان لە زۆربەی لە بوارەکانی ترا بەڕاستی مام جەلال جێگە دەستی دیار بوو مام جەلال باسی چەپکە گوڵەکەیە کرد بەڵام لە ڕاستیە ئێستا ئێمە بینین کە خۆی چەپکە گوڵەکە بوو خۆی تەواوی ئەدیان و نەتەوە و زمانە جیاوازەکانی لەسەر مێزێک کۆ کردەوە بەبێ ئەوەی کە کێشەیەک دروست ببێ بەبێ ئەوەی کە بێڵە کەس دڵی لی زویر ببێ گەنجانی کۆ کردەوە ژنانی کۆ کردەوە نووسەران تەواوی چین و توێژەکانی کۆ کردەوەنی دەیەشت هیچ گرژی و ئاڵۆزیەک لە نێوانیانە هەبێت. مام جەلال هەمیشە هانی یاوین بۆ ئەوەی کە بخوێنینەوە گەشە بکەین خۆمان پەروەردە بکەین و خەبات بکەین مافەکان بەدەست بێنین هەمیشە لە کۆبوونەوەکانە ئەوەی پێوتین کە ماف ئەسەنگ درێت نادرێت ئەبێ خۆتان هەبن ئەبێ خۆتان خەباتکەن ئەبێ خۆتان تێبکۆشن نەک هەر بۆ ئێمە ئەم بۆ چوونانەی مام جەلال بۆ خوێندکاران بۆ لاوان بۆ هونەرمەندان بۆ وەرزشکاران بۆ نووسەران بۆ ڕۆژنامە نووسان چکە مام جەلال گەشت بۆ ئەوەی کە ئەبێ کۆمەلگا گەشەکە بکرێتەوە بەڕووی دنیایە هەتا کۆمەلگا گەشە نەکاو ڕۆشنبیر نەبێت و نەکرێتەوانێ ئامانجەکان بەدینایە هەتاکو تاکەکانی گۆمەنگا تێنەگەن لە چمکی مافی مرۆڤ و لە دیموکراتێت و لە ئازادی تاک کۆمەلگا هەنگاو نانێ بەرەو پێشەوە بۆیە هەمیشە پشگیری
لە مافی مرۆڤە کرد هەمیشە پشگیری لە یەکسانی جەندەری ئەکرد پشگیری لە ژنانە کرد نەک هەر بۆ ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو بۆ ژنانی هەموو هێز و لایەنەکان و کاریگەریەکی سۆری لەسەر ژنانی هەرێمی کوردستان نەبووە لەسەر ژنانی عێراق بووە تەنانەت لەسەر دەوڵەتەکانی دراوسێژمان ژنانیان سوودیان لەم کرانەوەی ژنانی باشووری کوردستان وەرگرت بوو. بەڕاستی هەرچەند باسی گەورەی و هەرچەند باسی بەڕێزمان جەلال بکەین کەمە ناتوانین وەکو پێویست حەقی بینێ هەر ئەوە ئەڵێم ئێمە یادی ئەو مەزناوە ئێمە یەکێ بوون لە خۆشبەختترین کەسەکان کە چانسی ئەوەمان بۆ لە نزیکەوە بەڕێزمان جەلالمان بینیوە و لەگەڵ ئەوە لە ڕێبازەکەی لە سەر ڕێبازەکەی ئەو خەباتمان کردووە و هەوڵمان ناوە و یاد و یادەوەریمان هەیە لەگەڵ بەڕێزمان جەلالە ئەمە سەروەرێکی گەورەیە من پەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم پێی و هەمیشە زیندووە لە دڵمانە لە زیکرمانە و هەمیشە لەسەر ڕێبازەکەی ئێمە سوورین و لەسەر ڕێبازەکەی لا نادەین بۆیە ئێستش لەم کاتەیە کە کاتی هەڵبژاردنە جارێکی کە ئێمە سووربوونی خۆمان ڕاگەێنین و ئەڵێن ئێمە بەیەکەوە بەهێزین و سوورین لەسەر خەباتی ڕێبازەکەی بەڕێزمان جەلال و سوورین لەسەر خەباتی ژنانی خۆشبەت. ئەگەر باس بکەین لە مەسلەی ژنان و هاوکاری بۆ ژنانە بەڕاستی مام جەلال ڕەنگە لە ناوەند لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە هەموو سەرۆکەکانی ئەم ناوچەیە وێنەی کەم بێت چونکە ئەو بە تەواوەتی و بە بڕوای خۆی بڕوای بوو هەم بە تیۆریش و هەم بە پراتیکیش ئەو کارانە ئەو بڕوایی ئەنجام داوە خستۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە زۆر ئەو کارانی مام جەلال کە کردوێتی هەر لە سەردەمی شۆڕش و لە سەردەمی شاخ و لە بواردان بە ژنان و بواردان بەوەی کە بێنە پێشەوە کە بەشدار بن لە هەموو پرۆسە سیاسی و نەتەوایەتیەکانە ئەمە هەمووی مێژوویەکە بۆ ژنی کورد کە شانازی پێوە بکە دواتر باشترین بەڵگە بۆ ئەوەیە کە هەمیشە هێرۆخان هاوکاری مام جەلال بووە کە بەردەوام بووە لەگەڵ کارەکانی و لەگەڵ خەباتەکەیە دواتر ئەو ئازادیەی کە داوێتی کە هەمیشە دووبارەی کردوێتەوە و توێتی من لەگەڵ هەموو نەهێشتنی هەموو دیاردە دزیێوەکانم ئێوە خۆتان وەرنە پێشەوە بۆ ئەوەی هاوکارتان بم. بەڕاستی ئەو کارانەی کە مام جەلال کردوێتی ئەبێت ببێت بە بەرنامە بۆنەوەکانی داهاتوو بۆ ئەوەی پەیڕەوی بکرێت هەمیشە لەسەری بڕۆن هەمیشە بتوانن کە ئەمە گەشە پێ بدەن ئەمە زیاتر بکرێت چونکە ئەمە زۆر گرنگە لەم کاتە کە هەواڵ مام جەلال بەم شێوەیە توانیوێتی ئاوا هاوچەرخانە و سەردەمیانە کار بۆ هەموو مەسەلەکان بکات. بەڕاستی مام جەلال زۆری بۆ کردوین و زۆر هەموو چین و توێژەکان بە تایبەتی ژنان قەرزاری مام جەلالی من هەمیشە ئەوە ئاڵم کاروانی خەباتی ژنان نەئەگەشتم قۆناغی ئێستا ئەگە پشتیوانەکانی جەنابی مام جەلال نەبووایە. مام جەلال کەنز بوو مام جەلال بۆ خۆی فەلسەفە بوو مام جەلال تێڕوانینەکانی و استراتیجێکی تێڕوانەکانی زۆر دوورد بوو زۆر بە دووەداچوونیە کرد ئەوەی لە نزیکەوانێ من مام جەلالم بە حکمی ئیشەکە دیبێ مام جەلال لە ژیانی ڕۆژانی خۆیە خوێندنەوەی دوانەخستووە هەموو ڕۆژی خوێندنەوە هەموو ڕۆژتی ئەخوێنەوە. بەڕاستی ڕۆشتنی مام جەلال ئەو سەرکردە کاریزما گەورەیە کە جارێکە زۆر زەحمەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکردەیەکی وا دروست بێتەوە بۆ ئێمە کەلێنێکی گەورەیە بۆ ئێمە داخێکی زۆر گەورەیە کە لە ئێستاە کوردستان بەڕاستی پێویستی تەواوی بە سەرکردەیەکی لەو جۆرە و بە قائیدێکی گەورەی وەکو مام جەلال هەیە. لە کۆتاییە تەنیا توانم سەری ڕێز و نوازشی بۆ دانەوێنم و سوپاس یەکەم بێڵێم مام سوپاس بۆی کە خزمەتێکی زۆرە بە ئێمە کرد.